بله جوینا ترامپ و نتانیاهو هر وها کارگریا وی جوینی پیشنمه کو امریکا دکن جبو بداوی هاتنا شر غزه اندام اجباتانو نرانا اردن دکتر عمر یاسر عمانی میوانی منه سلاو و رز بوت برز دست پی که دست خواستم دیتنا ولی سروی بگرم اف پیشنمه ترامپ 21 خال هون چاوا نزیکی وی پیشنمه دبن کو شر غزه بر بداویه و بچن يعني أنا لراسيدا من بمزندي من كبلانكي ترامب كبيكات ولا 21 خال والتي عرضها في ك الآونة الأخيرة بمدويانا بيشنيازي كرد التقى مجموعة من الزعماء لقل سنسر كرديكي عرب ومسلمان كوب ونسروا بناغي وبلانا واللي يكيك لون شاه عبد الله دوم شاي شانشيني أردن بلانيكي باشا پر لە بەڵێنە دەکرێت پشتی پێ بوەسترێت هۆکارەکەی چێت چونکە چەند خاڵێک لە خۆ دەگرێت لەو بڕوایەدام هەموو ئەو خاڵانە لە 2 ساڵی ڕابردوودا پێویستمان پێی بوو واتە لە 7 ئۆکتۆبری 2023 تا ئێستا ئەم خاڵانەیەکێک لەوان ڕاگررتنی شەڕە ڕاگررتنی کوشتن و ئەو وێرانکارەیە کە ڕۆژانە دەیبینین لە شاری غەزا و لە شوێنەکانی تر یەکێک لەوانی تریش خاڵێکی باشە لەو پلانە ئەویش داواکردنە لە ئیسرائیل بیرۆکەی کۆچپێکردنی زۆرەملەی فەڵەستینیەکان دەستبەردار بێت دەستبەرداری و بیرۆکەیە بێت و هەروەها هیچ ناوچەیەک لە کەنای ڕۆژاوە نەلکێنێت لای ئێمە ئەمە زۆر گرنگە جگە لەمەش بەشێک لەو پلانە یەکێک لەو خاڵانە بیرۆکەی کردنەوەی ڕێڕەوێکی سیاسیە لە ناکۆکیەکانی ئیسرائیل و فەڵەستین و هەروەها برێز دکتۆر عمەر دخوازم شتە بپرسم نوهاد پێشنمەیە ترامپ دژی هاتیە حماس چەکاندێنە ji alî xwe ve welatên Rojava dibêjin Hamas bi temamî divê yani ji platforma siyasî ji siyaseta Filistînê bidê alî destilata Filistînê bi xwe jî dibêje ku Hamas yani zarar daye doza Filistînê divê derbarê de yani girêdayî Hamasê weke Ürdünê bîrûraya we çi ye ku Hamas çek deyne û her wiha destilateke Filistînî عربي إسلامي لغزة هذا يعني أنا بتقديري أن مەزندەی من ڕژدی ترامپ و ئیسرائیلەکان لەسەر چەکداماڵینی حماس دەبێ بە باشی بووی خوێنینەوە هەروەها لە بەرامبەریشدا کوشتن و شەهید بوون لە غەزە بەردەوامە ڕۆژانە بەردەوامە ڕۆژانە دەگاتە 100 شەهید و چەکی حماس لە ئێستادا واتە غەزە لە دەرەوەی شەڕدا لە لێواری هەڵدێردا یەکێک لە قوربانیەکان کە دەکرێت فەڵەستینیەکان بۆی ئامادە بن پێداچوونەوەیە بە بابەتی بژاردەی سەربازی و چەک و بەرەو دیپلۆماسیەت بڕۆن ئایا لە نەتەوە یەکگرتوەکان ئەمە سەرکەوتوونە بوو بە بڕوای من دۆزی فەڵەستینی دەکرێت دەستکەوتی زیاتری هەبێت و زیاتر دانی پێدا بنرێت وەکو دەوڵەتێک بژاردەی چەک و سەربازی لەلایەن حماسەوە دەبێت پشتگوێ بخرێت لەلایەکی تریشەوە بەرەو دیپلۆماسیەت بڕوات خاڵێکی دیکەش کە گرنگە ڕاگررتنی کوشتنە لە غەزە یەکێک لە زیانەکان کە دەکرێت کڵێشەیی بێت سەرزارەکی بێت چەکدانانی حماسە بەڵام لەلایەکی تریشەوە دەتوانێت بەرەو پرۆسەی سیاسی بڕوات لە نێو ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستین دەکرێت بەرەو سیاست بڕوات سیاست بکات ئایا لەلایەکی دیکەشەوە دەبێت بڵین ئایا حماس سەرکەوتوو بۆ تا مەرجەکانی خۆی بسەپێنێت یاخودش ئەم شەڕە بەردەوام دەبێت ئەمە بابەتێکی گرنگە حماس دەبێت لی تێبگات و ئیدارەی بەم شەڕە بکات بە بڕوای من سەرکردایەتی حماس بیری لەم زۆرە سازشانە کردوێتەوە بەڵام کێ ئیدارەی غەزە دەکات لایانی عەرەبی و ئیسلامی حکومڕانی غەزە دەکەن لیژنەیەک پێک دێنرێت پێک دێت لە خەڵکی غەزە خۆیان
خۆیان حکمڕانی خۆیان دەکەن دواتر بەرەو دەسەڵاتی نیشتیمانی فەڵەستین هەنگاو دەنێن بەڵام ئێستا دەبێت باس ئەوەش بکەین کە ئەم پێشنیازە وەکو خواردنی ژەهر وایە خەڵک پێی برینداریش دەبن بەڵام گرنگتر ئەوەیە چیتر ئەو خەڵکە بە زۆرە ملێ کۆچیان پێ نەکرێت و نەکوژرێن و خاکی کەناری ڕۆژاواش نەلکێن دکتۆر ئەمە دوزانێ نوها ناوێ یعنی وەکی برێڤەبەرێ دەمکی ji بووی vê proseya derbas bûyî navê Tony Blair derbas bê Serokvezîrê Berê Brîtanyayê Tony Blairî ku navekî cihê yanî rêzdariyê li welatên Rojava her wahil nav gelek welatên Erebî jî lê Hemas dibêje em navê Tony Blair ji bo birêvebirina desthilatekê li Gazeyê qebûl nakin. Ger dîtina te bigirin divê derbarê de. Kerem ke birêz Dr. Ömer. بڕوای من ئەو شتێک خاڵە کە ترامپ پێشنیازی کردووە باس لە تۆنی بلێر ناکات بەڵام باس لەوە دەکات کە پلانەکە لەلایەن کۆشنەر و تۆنی بلێر دابین کراوە و پێکهێنراوە لەو بڕوایەدا ئەمەی لە غەزەدا باز دەکرێت عەرەب و فەڵەستینیەکان قبوڵی ناکەن کەسێکی دیکە حکومڕانی بکات پێشنیازەکە لە دۆخێکی سەختدایە تا ئێستا بەڵام ئەگەر ئەم جۆرە پێشنیازە بکرێت فەڵەستینیەکان قبوڵی ناکەن لایەنە عەرەبیەکان و موسڵمانەکان دەتوانن بەڕێوەی بن فەڵەستینیەکان خۆیان ئەمەیان دەوێت عەرەبیش ئەمەی دەوێت بەڵام وردەکاریەکی زۆر سادە هەیە بەرامبەر بەوەی کە حەماس سەکی دابنێت ئەویش یەکێک لەوان ئاڵگۆڕکردنی دیلەکانە بۆیە لۆ بڕوایەدانیم خەڵک قبوڵی بکات تۆنی بلێر ببتە حاکمی غەزە وەکو پۆل برێمەر ئەوەی لە عێراق ڕووی دە دوای ساڵی 2023 عەرەب خۆیان یەکدەنگ لەسەر ئەم بابەتە ئێستا بلێ gelek spas بۆ te birêz Dr. Emer Sayre endamê civata nerana Ürdünê ji Emanê li gel me.